ئەمڕۆکە هەواڵەکانمان بە بەهای دراوەکان و هەروەها نرخی کانزا گرانبەهاکان لەسەر ئاستی جیهان دەست پێکەین لە بەرەوەیکە ئەمڕۆ ڕۆژی کرانەوەی بازاڕەکان بوون با بزانین دراوەکان لە هەرێمی کوردستان و هەروەها زێڕ و نەوتچیان بەسەر هاتووە. سەرەتا باسی بەهای دراوەکانتان بۆکەم بە لێرەیە ئەگەر بەهاکانمان هەبێ بەڵێ ئەمڕۆکە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان $100 بە 153450 دینار مامەڵی پێوەکرا دینار بەرامبەر بە دۆلار بە تەقریبی ئەتوانین بڵین لەو ئاستی خۆیان ماوەتەوە و ئەمڕۆکە دابزینێکی زۆر کەمی تۆمار کردووە، بەڵام وەکووتم بارودۆخەکەی من چەندین جار لێرە لە کاتی هەواڵابووریەکان ناوتومە کە بارودۆخی دینار بەرامبەر بە دۆلار خراپ نییە بە لە بەرچاوگرتنی ئەو قەیرانەکە ناوچەکە و بە تایبەتیش عێراقی گرتووەتەوە. 100 پاوەند بە 203,000 دینار ئەمڕۆ مامەڵی پێوەکرا، 100 یۆرۆ بە 179,000 دینار بوو. هەروەها تمەن دابەزینێکی بەخۆیەوە بینەوە دابەزینێکی تۆمار کردووە لە بەرەوەی کە هەر ئێستا ئاراستەی جەنگەکە دیار نییە بەرەو کوێ ئەڕوات شان دەهاتووە لە ئەمریکاوە بۆ پاکستان کە دانوستان ئەنجام بدرێ هەتاوەکو ئێستا ئێران بە فەرمی نەک بە فەرمی بڵین باس لەوە ناکات کە دانوستان ئەکرێت تەنانەت هەندێک جار لە هەندێک کاناڵەوە ڕەدیشی ئەکاتەوە کە دانوستان بکات دەڵێت تاوەکوم گەمارویانە بەردەوام بێت هیچ باسێک لە دانوستان نییە بێ بزانین چی بەسەردێمە لەگەڵەوەی کە ترامپ پێشەوەی کە هەواڵابووریەکان دەست پێ بکە قسەی کردووە لە نوێترین قسەیاڵێ من شاندم ناردۆ بۆ دانوستان بەسەرکردایەتی جێدی ڤانس و بە زمانێکی نەرم هەڕەشەی کردووە لە چاوەڕێیەکەین کە یاری بە وەزعەکە نەکەن و دانوستانەکان ئەنجام بدرێت چاوەڕێ ناکەین کە وەزعەکە بەرەو خراپی بڕوات. هەروەها وەکو باسم کرد $100 بە 15,080,000 تمەن بوو ئەمڕۆکە هەندێک تمەن بەرامبەر بە دۆلار دیسانۆ دابەزینی تۆمار کردووە 1 ملیۆن لیرەی سووری بە 115,000 دینار بووی کە ینی بۆ تمەن هەیە بەرامبەر بە دۆلارەوەی کە بە بەردەوامیش بانکی ناوەندی ئەو وڵاتە هەندێک ڕێکارەگرێتە بەر بۆی کە داڕمانی یەکجارێکی و گەورە بەخۆیەوە نەبینێ، بەڵام بارودۆخەکە بەرەو باشی ناڕوا بە تایبەتێگەرم گەمارویانە درێژە بکێشن بە تەواوەتی. داهاتی ئێران لە ڕووی دراوی دەرەکیەوە کەمی کردووە بە تەواوەتی هەناردەی نەوتی پترۆکیمیایی پەکی کەوتووە ئەبێ بزانێکین کە لە ماوەیەکی کورتدا لە داهاتوە بارودۆخی تمەنیشتی بەسەردێ و هەروەها 100 لیرەی تورکیش بە 3,419 دینار مامەڵەی پێوەکرا. ئەمە هەموو زانیاریەکانمان بوو لەم بارەیەوە وەکوتم دەربارەی بەهای دراوەکان لە هەرێمی کوردستان و ئەو نرخەکە مامەڵەیان پێوەکرا، بەڵام هەر لەم بارەیەوە ئەمێ بچمە لای پەیامنێرمان شیروان خدر لە دهۆک هەندێک زانیاری پێەیە با بزانێکین دەربارەی بەهای دینار و بەرامبەر بە دۆلار چ زانیاریەکە خاتەڕوو. دەم باش ئەمنەهۆل بازارێ پارەگۆڕەنێل دهۆکی ئەمزانین ئیرۆ ئالوگۆڕیا پارەیە ژیدرا بیدگەل دۆلاری هەم ژیدگەل ئۆرۆی چاوەیە بازار چاوەیە جمجوڵە بازاری چاوە دیسەژی هەندەگوێەکەینە کو جوەز نەبێنە دۆلاری سپی و دۆلارشی دەلۆ مامۆستاد گەلمەدە مامۆستا ڕەمەزان سلێڤانەی سەرۆکی سەندیکا پارەگۆڕین کوردستانی لە قدۆکی مامۆستا گوتەکەم کە دەم باش خێرات بۆمەسەگەم جارش بەهای دەست بکەنەوە دۆلار چاوەیە دۆلار وێ دقیقه 154,000 سپێدی 53 وابی وێگاوێ 54,000 تقریبان 500 دینارێکی سەر $100 یۆرۆ چاوەیە یۆرۆ تقریبان بە چەند ڕۆژەکە 117 116 نیڤایە وی حدودیە دۆلاری یعنی ئەگە بژیان چەند ڕۆژادا چ جیاوازی کەفتە نابێنە دۆلاری یۆرۆیدا کێم بتەزێدە بتەژی گیریەکەی نینە دۆلار و یۆرۆ تقریبان چ گۆڕینەکەوەسە دۆلار ینی یۆرۆ دۆلاری چ گۆڕینی تۆسە مەزن نەکەتینێ نابینە 116 117 بەس دیناریژێک ئەو گۆڕینێت گەلک مەزن نەکەتی نابینە 153 و 154,000 وەرەقە مامۆستاد بینم خەلە گەلە بەحسێ دۆلاری شین و دۆلاری سپیت کات چ جیاوازی نابێناوی دۆلاریدا نۆکە جیوازیە وەسا نەمایە بەری نۆکە سەری دەفتەرێ هەکە مەثلەن هەمی سپی بە ئان هەمیشین بە حتا 300,000 فەرقی بێژە $200 $200 وێگاوێ هەمی نابێت $5 یعنی هەمیشین بێت و هەمی سپی بتن نابینە هەردوو کاتە نابێت نابینە ئەوێ مەکریە سیستەم وێگاوێ 30% نۆکە 30% ئەم وەردگرین یعنی دەفتەر هەمی نابینە کڕین و فرودنیە نابتەن نابینە 10,000 حتا 20,000 دینارایە مامۆستانی بلە ڕۆمت ئەگەر هەمی شیمت باشتریان ژیان نەوە بەهرەبەتری شین تێتەوەکردیان بەهرەبەتری سپی ئەو 30% پێدی و 30% ئەگەر سپی بێت جیاوازی هەیە ئەگەر شیمێت
لا فيغافي بهرابتري يعني برخدي ام نسبه كنا 6% حتى 7% يشين 6% يسبيا بوش يعني احتمال عندك فيغافي بيجن اجرت بوشي كنا 6% تتورجرتن هكا ما نورجرتبا يعني فتره وليهات تقريبا بازار دارا وسطن هكا اهميه سبي ورجرين هندي دولار كسبيه اف دولة الدورد ما تش ايران بت تش تركيا بت تش سوري بت حتى جوريا عراقي هميدي الكردستان يكون بت اد بيجم كسي نفيتن ابوري ويتيك بتش سرا دورو بريد ما سپاس مستر وزارت من وکو سرک سندیکا پاراگوار کردستان بله وکو میوانم دیار کرد کو دوان ما چند روزاده یعنی جوازی هبو يعني ناجيريا كبل لو ناجيريا دولاري ويورو برامر دينار العراقي هن زور نبينا لسبب جوازنا بين دولار الشين ودولار سبي بيجن دولار سبي اگر نزدیکستش صادت نف دولار الشين ده هتا مزاقتن بينه يعني بزوب زولات هذا مزاقتن انه اف جوازه كم مايا بله بالێرە باسێکی نرخی زێڕشتان بۆ بکەم ئەمڕۆکە وەکوتم بازاڕە جیهانیەکان کرانەوە ئەوەی کە دەربارەی زێر ڕوویدا ئەوە بووکە لەگەڵ کرانەوەی بازاڕە جیهانیەکان نرخی زێر دابەزینەکەش هۆکاریەوە بوو کە هەندێک بارودۆخەکە ئاڵۆز بوو خۆی بە ئەزمون بە پێی ئەزمون لە ماوەی ئەم جەنگا بۆمان دەرکەوتووە هەتاوەکو بارودۆخی جەنگەکە بەرەو ئاڵۆزی بڕوات زێردا بەزێ بە پێچەوانەوە نەوت بەرز ئەبێتەوە هۆکارەکەی چیە هۆکارەکەیەوەیەکە ئەگەرەکان پێشبینیەکان بۆ ڕێژەی سوود لە ئەمریکا گۆڕانکاریان بەسەرادێ و پێشبینیەکان کاڵبنەوە بۆی کە ڕێژەی سوود بەرز ببنەوە لە بەرەوەی کە ئەگەرێک هەیە بۆ هەڵاوسان لە ئەمریکا ئەگەر بێت و نرخی نەوت بەرز بێتەوە و ئەمە زێر دائەبەزێنێت بەڵام وکوتم لەگەڵ کرانەوەی بازار لە بەرەوەی کە تەقە لە کەشتی کرابوو دەست بەسەر کەشتی ئێرانە گیرا بوو نرخی زێر دابەزی نرخی ئۆنسەی جیهانی $100 کەمی کرد بەڵام لەو سەعات 11 دووبارە ڕووی لە بەرزبوونەوە کرد و تقریبا گەیشتوێتەوە دۆخەکە لە کاتی داخرانە هەیبوو یەک ئۆنسە زێر بە هەر حاڵ لە کاتی ئامادەکردنی ئەم ئینفۆگرافیکە بە $4800 بوو نرخی 1 کیلۆگرام زێر بە $154,369 بوو لە بازاڕە جیهانیەکان و لیرەی زێر بە $1070 مامەڵی کردن و فرۆشتی پێوەکرا نرخی مسقال 18 و 21 و 22 لە هەرێمی کوردستانیش وەکوتم لەگەڵ دابەزینەکە تقریبا 15 بۆ 20,000 دابەزی بەڵام دیسانەوە کە ئۆنسە جیهانیەکە ڕووی لە بەرزبوونەوە کرد مسقاڵش لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەی تۆمار کرد ئەیارە 18 بە 887,000 دینار مامەڵی پێوەکرا زێڕی ئەیارە 21 بە 1,35,000 دینار بوو و ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەیارە 22 بە 1,84,000 دینار بوو وەکوتم هێشتا ئەبێ بزانێکین کە جەنگەکە بەرەو چه ئاراستەیەک ئەڕوا بۆی کە بزانی کە زێڕش چی بەسەردێ بەڕاستی پێشبینی قورس بووە لە بەرەوەی کە تەنانەت یعنی زۆر سادەترین شت کە ئەکرێت هەر پێویستیشی بە پێشبینی نەبێ بابەتی دانوستانە بەڵام لەم جەنگە تەنانەت ئەوەش ئاڵۆزە وەکو لە بابەتی بەهایدراوەکانە باسم کرشان لە ئەمریکاوە بەرەو پاکستان هاتووە هەتاوەکو ئێستان ئێران دانی بۆیان نەداوە کە سبەی بۆ شێوەیە کە چاوەڕێ ئەکرێت دانوستان بەڕێوە بچێت بێ بزانێکین کە بارودۆخەکە چی بەسەردێت ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی نرخی زێر لە بازاڕەکانی جیهان باسێکی زیویش بکەین لە دیسان ئۆنسەی جیهانیەکەی و هەروەها لە هەرێمی کوردستان یەک ئۆنسە زیو بە $79.76 بوو ئەوەی کە بۆ زیو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ڕوویدا و بابەتێکی دەگمەن بوو بێگومان مامەڵەکارانیشی ڕەنگە لە ئاستێکە نیگەران کرد بێ ئەوە بوو کە بە پێچەوانەی ماوەی ڕابردوو کە زیو بە جیاوازیەکی زۆر لە هەرێمی کوردستان گرانتر بوو لە نرخە جیهانیەکەی لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە هەرچەند ئێستا دۆخەکە ئاسایی بۆ تۆ ئەمڕۆ بەڵام نرخی زی و خوار نرخە جیهانیەکە بوو ئەوە هۆکارگەلی جیاوازیە منەما لەگەڵ میوانەکەمان زیاتر باسی لێوەکەین کە هۆکار چی بووە بەڵام کیلۆگرامێک زی و نرخە جیهانیەکەی $2,565 بوو زیوی مەرمەڕە و پاڵمیش لە هەرێمی کوردستان کە مامەڵەی پێواکرێت جۆری مەرمەڕە بە $2,575 ئەمڕۆ لە هەرێمی کوردستان مامەڵەی پێوەکراوە زیوی پاڵمیش بە $2,575 بوو ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی زێڕ و زیو بەڵام لەم بارەیەوە ئەمەوێ بچمە هەولێر لەگەڵ میوانێک باسی ئەم بابەتە بکەم لە هەولێرەوە میوانم لەگەڵە بێگومان هەندرێن وەرتی سەرۆکی سندیکای زێڕینگەران لە هەولێر لەگەڵ مامادەی کاکەندرێن
سڵاوت لەبێ پێمان بڵێ کە وەکو ئێستا لە کاتی ئینفۆگرافیکەکە باسم کرد بابەتێکی دەگمەن هەبوو لە ماوەی 1-2 ڕۆژی ڕابردوو نرخی زی و دابەزی بوو ینی کەمتر بوو لە نرخە جیهانیەکە شێمە پێچەوانێ ئەوە بوو کە ماوەی ڕابردوو بە جیاوازێکی زۆر زیاتر بوو نرخەکەی بەراورد بە نرخە جیهانیەکەی هۆکاری ئەمە چی بوو ئەمە کە ڕوویدا سڵاوتان لێبی دەستخۆشیتان لێ دەکەم هەر بژین یەک لە هۆکارە هەرە سەرەکیەکان پێم وایە خەڵک ئەوەی کە زیوی هەبوو زیوەکانی خۆی فرۆشت بوو بە حکمی ئەوەی کە دەنگۆی ئەوە هەبوو ئەمریکا لەگەڵ ئێران ڕێککەوتن دەکا لەسەر تەنگەی هورمز خەڵک وای ئاعتیقاداتی خەڵک وایە بیر و باوەڕی خەڵک وایە کاتێک کە ئاشتەوایی دەبێتن ئەوە لەو کاتەدا تومەنی ئێرانی دەست بە بەرزبوونەوە بکە بۆیە خەڵکانێک ئەوەی ئێمە گوێمان لێبوو لە بازار متابعین و ئاگادارین خەڵکانێک دیارە بە تایبەتی لە سلێمانی خەڵکانێک ڕووی لە کڕینی تومەن کردبوو من ناڵێم لە هەولێری جوانە بووە بەڵام زیاتر لە سلێمانی مامەڵەی تومەن زۆر باوە خەڵکانێک چووە زیوی خۆی دەفرۆشێکەواتە عەرز زۆر بوو تەڵەب کەم بوو لەسەر زیو ئەو کاتی ئەو دوسێ ڕۆژی ڕابردوو لەو کاتەدا خەڵک زیوەکانی خۆی هەرزان فرۆش کرده بوو کەچی زیو ئێستا با بەڕاستیتان پێ بڵێم زیو کە ئۆنسەکەی هەشتایە تقریبان لە ئێستادا من نامەوێ ناوی هیچ زیوێک فەڕزکەم بەسەر زیوێشتر زیوی ناوە خۆمان هەیە لە سلێمانی زیوی خۆماڵیمان هەیە لە ڕووی عیارەوە هیچ فەرقی نییە لەگەڵ زیوەکانی تر ئەو ناوانە خەڵک دروستی کردیە خەڵک تەڵەبی لەسەر کردیە لە لای منەوە وەکو سەرۆکی سندیکای زێڕنگرانی هەولێر هەر زیوێک نۆیەکە بی 4 بوو یان 3 غرامێکی فەرقە گرنگ نییە بەڵام ئەوەی زیوی 4 بوو هەر ناوێکی تیجاری پێوە بوو هەر زیوە لە هەموو جیهانیش داوایە بەڵام لەوانەیە هەندێک زیو هەبی لە ڕووی جیهانیەوە شەهادەی جیهانی هەبی بەڵام ئەو زیوانەی ئێستا لە ناو بازار هەیە هەندێک فەرقیان بۆ دروست کردووە هیچ فەرقێکی نییە و هەمووی هەریەکە و زیوەکان زیون و عیاری مەزبوطی خۆیان لەسەرە و کێشەیان نییە لە ئێستادا ئەگەر بێت و ئەو قەرارەش بێتە جێ وڵاتی ئیمارات نەتوانێت زێر هەناردە و هاوردەی عێراق بکات گوایە بڕیارێک هەیە ئەمریکا قەدەغە دەکاتن لەگەڵ ئیمارات لەگەڵ 7 دەوڵەت ئایا ئەمریکا دەیکەیان ئیمارات دەیکە ئەوە وا دەکا خواست لەسەر زیو زیاتر ببێت و زیو بەرز بکاتەوە لەو حاڵەتەدا باشە کاکەندرێن ئێستا لە قسەکان تا بابەتێکی سەرنجڕاکێش هەبوو ڕاستە بۆ زیو عیارەکەی زۆر گرنگە جەنابیشە دوتت مادام 3 بێ 4 بێ زیو هەر زیوە ئەی باشە پاساو چیە لە هەرێمی کوردستان کە زیوی فڵان بە نرخێکی جیاواز لەگەڵ ئەوی تر بە کڕیارانە فرۆشن چۆن قەناعەت بە کڕیارانەکەن ئەڵەن جیاوازیەکە چییە؟ جیاوازیەکە هیچ شتێک نییە تەنها ناو یعنی بۆ نمونە ئەگەر ئێستا تو دوو پارچە زەوی بینی دوو پارچە زەوی لە گەڕەکەکانی شاری هەولێر گەڕەکی ئەلف گەڕەکی با دوو پارچە زەویەکە پێشیان حەدیقە بی دوو پارچە زەویەکە واجهەیان ڕوو لە ڕۆژهەڵات بی ئەگەر یەک سعر بکەن لە هەر شوێنێکدا بۆ نمونە هەر پارچە زەویەک $10 دەکا بەڵام خەڵکانێک دێن کۆ دەبنەوە مەجموعە خەڵکێک دەڵێن گەڕەکی ئەلف ئەوە زۆر باشترە لە گەڕەکی با کەچی زەویەکە هەمان زەویە خەدەمات هەمان خەدەماتە شوێن هەمان ئەوەکەی لۆکەیشنەکەی هەمان لۆکەیشنە تەنها دەنگۆی خەڵکە من دیعاە لە بۆ یەک لە شەریکەکان یەک لە ناوەکان دەکەم دەڵێم ناوی ئەلف باشترە لە ناوی با خەڵک دەبێتە تەقینە و سوسیال میدیا و ئیدی خەڵک خۆی بێ و شتەی وەدەگری ئەگەر نا هیچ فەرقی نییە هەموو زیوەکانی کە 4 لەسرە یەک زیوە یەک سعریش دەبی لە ئایندەدا و ئەو فەرقە نامینێتن بەڵام ئەگەر ڕێگای دووبەی بگیرێت خەڵک نەتوانی زیو بینیتەوە یان زێر بباتەوە ئەوە خواست لەسەر کڕینی زێر و زیو بەرزتر دەبی بە ناقص نابی لەوانەیە هەنجینێ بە زاید بی وەکو باز دەکەی دەرێەوە و بە خۆت باشت کرد دەرێ ئەو فەرقە نمایە ئەگەڵ فەرقە هەنجینێ نامینێتن مشکلە دەبی ئەگەرت خەڵک نەتوانی زیو بینیتەوە
کە خەڵک نەیتوانی زیو بینتەوە خواستی لەسەر زیاد دەبی باوەڕتەبی ئەو فەرقی کە جاران هەبوو 200-300 دلار حەقی فەرقی پریمیۆمەکەیە لەگەڵ نەقلەکەی ئەو فەرقە پەیدا دەبیتەوە. باشە کاک هەندرێن ئەوەی کە من لە قسەکانی جەناب تێگەیشتم جیاوازیەکە تەنها دەنگۆ و خواستە دەنگۆیەک دروست دەکرێت خواست بەرزە بێتەوە جیاوازیەکە دروست دەکات. ئێستا ئەمەوێت جوابی ئەم پرسیارش لە جەنابت وەربگرم ئەو جیاوازیە کە پێشتر زیو هەیبوو بەرامبەر بە نرخە جیهانیەکەی بێگومان بە جیاوازیەکی زۆر نرخی زیو لە هەرێمی کوردستان بەرزتر بوو لە نرخە جیهانیەکە. ئەمەش هەرەو بابەتە بوو بابەتی خواست بوو کاک هەندرێنیان چی؟ نا ئەوە نەبوو. باش. نا ئەمە دوێنێ لەگەڵ کاک سالار لە نوێنەرانی ئەنجومەنی زێڕنگرانی سلێمانی لە هەولێر بوو و سەیدا یونس لە دهۆک لێرە بوو لە کەناڵێکی ڕاگەیانی وەکو بەڕێستان کەناڵێکی دیار بوو لێدوانماندا هەولێر و سلێمانی و دهۆک بەیەکەوە کۆبووینەوە قسەمان زۆر لەسەر بابەتانە کرد. مەسەلەکە تەنها دەنگۆیە تەنها ئەوەیە خەڵک بۆ خۆی شتێکی دروست کردیە بە ناوێک فلان زیوا و فلان وە من پێت دەڵێمەوە دیسان ئەو جیاوازیانە نامینێ کۆتایی دێ بەڵام چی بوو ئەو فەرقە زۆرەی دروست کرد زی و عالەمیان بە 43 وەرەقەی بوو لێرە بە 55 وەرەقەوانە بە کۆڵی خەڵکیان دادا بەداخەوە میدیا و ڕاگەیاندنی کوردی دەورەی خراپی هەبوو ئەو کاتیش ڕەخنم لە هەموو ڕاگەیاندنەکان گرت ڕەخنم لەو میدیا بچووکانە ڕێزم هەیە هەندێک میدیا هەیە کەناڵ هەیە کەناڵی یوتیوبی نازام چ یعنی سایکۆلۆژیی خەڵکیان تێکدا بۆ گەرنا دائیمەن لە هەولێر لەگەڵ دووبەیەگە فەرقەبی با 300 دلار حەقی خۆی بی پریمیۆمە و نازانم نەقلە و حەواڵەیە و هەرو شتەیە بەڵام وەختێک فەرق بوو بۆ بە 15 وەرەقە و بە 1500 دلار و ئەوەندە ئەوە هەموو زەرەریان لە خەڵکیدا چێبوون ئەوە ئەو زێڕنگر و زی فرۆشانە نین کە مۆڵەتیان هەیە ئەوە ئەو خەڵکەنە شارەزایانن کە مامەڵەی هەواییان دەکرد لە دەرەوەی بازار بەداخەوە ئەو مامەڵایە ئێستا الحەمدوللا کەم بوویتەوە خەڵک وشیاری زیاتر بووە خەڵک مامەڵە لەگەڵ سەنەتدا دەکات سەنەت چۆن ئەمریکا و سین سەنەدات لە بینیان هەیە هاوڵاتی و مشتری و بایع و فرۆشیاریش لەگەڵ هاوڵاتی و مشتریەکان سەنەت کۆمان دەکاتەوە ئەوەی ئیجازەی زێڕنگری و ئیجازەی زیوی هەیە و پێویستە ئەو برادەر و ئەو خەڵکە بەڕێزانەی کە مامەڵە بە زی و زێریش دەکەن با بێن داوا لە لێژنە و نەقابەکانی شارەکان بکەن با ئیجازە وەگرن بە ئیجازە کار بکەن لەوەی ئەو فەوزایە نەبیت و خەڵکی فەقیر و هەژار تووشی زەرمەندی نەبی بەڕاستی. باشە کاکەندرێت جەنابەت باسی ڕۆڵی میدیات کرد لە مامەڵەی زی و بێگومان لە هەرێمی کوردستان جائیشی میدیا تەنها دروستکردنی ڕۆشنبیری و پێدانی زانیاریە یەک کۆیەک ئەکاتە دوو لە کاتی ئاوایە کە میدیا بازار ئاراستاکە و بەرەو ئاراستەیەکی خراپیش ئەیبات ئێوە وەکو سندیکا ئایا ئەتوانن لەم شوێنەیە بێنە ناوە و ڕێگری بکەن و ڕێکار بگرنە بەر بۆەوەی کە ڕێ بگرن لەو میدیانە کە بتوانن ئاوا بەدڵی خۆیان بازارەکان ئاراستە بکەن بەرەو ئەوەی کە هاوڵاتێکی زۆر بینیمان کە زیانی لێکەوت. بەڵێ 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 سوپاسی ئاسایشی هەموو شارەکانی کوردستان دەکەم ئەو کاکسالاری سلێمانی لەگەڵمان بوو ئەویش سوپاسی ئاسایشی سلێمانی کرد و منیش سوپاسی ئاسایشی هەولێر دەکەم دەهۆکی سوپاسی ئاسایشی دەهۆکی کرد هاوکارمان بووینە لەوەی کەوا فەوزا دروست نەبێ خەڵک زەرر نەکا لەلایەن ئاسایشی هەولێر زۆر جار کۆبوونەوە دەکەین دەڵێ کاکە مامۆستا لای ما هاوڵاتی سنتەرە لای ئاسایش خەڵکی کوردستان گرنگە مەجموعە خەڵکە گرنگ نییە بە تەنیا لە بەرژەوەندی خۆیان شت قۆڕق بکەن بەڵام ئێمە جوابی میدیامان دایتەوە بە چۆن بە یەک بەیان نامە داوامان لە هەموو میدیا و ڕاگەیاندن کردیە سوپاسی هەموو ڕاگەیاندنەکان دەکەین پابند بوون ئێمە گوتمان تکایە سایکۆلۆژیای خەڵک تێکمەدەن و میدیا بە دەوری میدیا وەکو دەسەڵاتی سێم لەبیر نەکەین دەسەڵاتی چوارەم ببورن دەتوانین دەسەڵاتی پێنجەم و شەشەمیش لە شتی تردا خەڵک خۆی ببینیتەوە لەوێن دەرێ لە ڕاگەیاندنی تردا لە بواری تردا ئێمە ڕۆلی میدیا بە خراپ نابینین لە حاڵەتێکدا کە هەر میدیای کوردیش بووە خەڵکی وشیار کردیتەوە میدیای کوردی هوشیاریش بڵاو دەکاتەوە بەڵام هەردوو ئاراستەکەی هەیە ئەگەر بێت و چوو بچی لێدوان لە خەڵکەچی نەشارەزا وەربگری
کە خەڵکێک مختص نەبی بەو ئیشێ من ئێستا ناتوانم لە جیاتی دکتۆری ددان باسی ددانت لە بۆ بکەم ددان چۆن دەچێندرێتەوە دەمار چۆن قەتع دەکرێت بەڵام دەتوانم 3 سەعات لەسەر سیاسەتی نێودەوڵەتی لەسەر کێشە سیاسیەکان لەسەر ئابووری قسە دەبۆ بکەم ئەویشی خۆمە زێڕنگرم اختصاصی منە هەر کەسە و لە بواری خۆی لە پسپۆری خۆیدا دەتوانێت قسە بکە میدیا دەتوانانی ڕۆڵەکی جوانتر ببینی لەوەی جێڕایتی میدیا دەتوانێت بازاری کوردستان جوانتر بکە میدیا دەتوانێت کوردستان بکاتە سنتەری ئابووری باشە لە وتەکانتان نازانیاریەکتاندا هەرچەند بە دڵنیاییەوە زانیاریەکەتان نەخستەڕۆوتان ئەگەر بێت و هەناردە لە دوبەیەوە ڕابگیرێت ئەمە ئەم دەنگۆیە چییە تا چەند پێ ئەچێت کە ئیتر زێر لە دوبەیەوە نەیات بۆ هەرێمی کوردستان و لە ئێستاە هاوردەی زێر ڕوزی بۆ هەرێمی کوردستان لە کام وڵاتانەوە بەردەوامە هەتا ئێستاشی لەگەڵ بێ لەم بارودۆخی جەنگەیە ئێمە لە بازرگانەکانی خۆمان گوێمان لێ بووە لەوانەیە ئەم شەو یان بەیانی بە فەرمی ئەو شتەیەک لای بێتەوە ئەگەر بێت و وڵاتی ئیمارات هەناردە و هاوردە لەگەڵ حەف دەوڵەت ڕابگری ئەوە لیبیایە ئەوە لوبنانە ئەوە مسرە ئەوە عێراقا نازانم چەند وڵاتی ترە بە تاحدید بە تاکیدی نازانم بزەبێت بەڵام ئەگەر ڕابگرێ ئێمە دەرچەیەکی ترمان هەیە وڵاتی تورکیای جیرانمانە بەڵام بەڕاستی ئیمارات لە هەرێمی کوردستان زۆر گرنگە احتیمالە پەیوەندیشی بە مەسەلەی میلیشیاکانی عێراقەوە هەبی چکە بەڕاستی لە ناو عێراقەوە پێشێلی سەروەری هەرێمی کوردستان چۆن دەکرێ چۆن هەرێمی کوردستان کەوتە بەر شاڵاوی درۆنەکانی ئەو لە یاسا دەرچووەکان احتیمالە وڵاتی ئێماراتی ژەوگلەیە لە وڵاتی عێراقە بێەوە شتێکی سیاسیە پەیوەندی بە سیاسەتی ناوچەکەوایە بەڵام ئەگەر بێت و ئەو شتە ببێ من پێت دەڵێم خواست لەسەر شت زیاتر دەبێت تۆ کاڵا نایە مەسەن کە زیو نەهات کە زێر نەهات ئەو دە زێر و زیوەی لە عێراق تەداولی پێ دەکرێت خواستی زیاتر دەبێت لەبەرەوەی کەم دەبێتەوە کەم دەبێتەوە تەداو لەوانەیە لەلایەکە بڕوە بۆ نمونە زیو لە هەرێمی کوردستان لە عێراق بستە ئێران ێ باشە دەبێت لە شوێنی دابدرێتەوە کە نەما ئیتر ئەوە خواستی زیاتر دەبی لەسەری ئەوەش مامەڵەکی ناتەن دروست دەکات بەڵام تا ئێستا بە فەرمی هەرێمی کوردستان و مەتاری هەولێر و سلێمانی بە خۆشحاڵیەوە مامەڵەیان لەگە وڵات تورکیا هەیە بەڵام خۆ تورکیاش ئێستا لێ ناگەڕێ تورکیا تا ئێستا لێ ناگەڕێ زێر داخیل ببی تۆ هێنانەوەشت تۆزەک زەحمەتە بەڵام لەگەڵ وڵاتی ئیمارات چکە فریزۆنە ئیمارات لۆمە زۆر گرنگە دوبەی زۆ گرنگە بە تایبەتی دوبەی زۆ گرنگە هیوادارین ئینشاڵڵا ئەو قەراراتانە نەدرێتن باش نابیتن باشە کاکەندرێن گۆڕانکاری باج هەیە بەهۆی ئەم سیستمی ئەسی کۆدایەوە ئاگادارن لە کێوە هەناردەی زێڕوزی بۆ هەرێمی کوردستان ئەم باجەی لەسەردا ئەنرێت سەیا چەندە باجەکە کە لەسەر زێڕوزی و دانراوە وڵە تا ئێستا بە فەرمی پێمان نەگەیشتووەمەوە کوشتندیکای زێڕنگران لێ هەموو زاردەرێگە ئینسان زانیاری لەسە مەوزوعاتی هەبوو نابێ قسەی لەسەر بکەم تا ئێستا بە ڕسمی هیچ شتێک نەگەیشتەمە ئایا چەندە هەرچەندە زۆر قسە و باسی لەسرە لە عێراق و هەندێک زێڕنگرانی بەغدا ئێمە عیلاقاتمان لەگەڵ لێژنە نەقابیەکانی بەغدا و جنوب و کەرکووک و شوێنەکان بە قووەتە باشە کاکەندرێن یەک پرسیاری ترت لە یەکەم وەکو کۆتا پرسیار وای دانین من هاوڵاتیەکەم لە نرخە بەرزەکەی پێشوا لە لوتکەکەیە زیوێکی زۆرم کڕیوە چی لێ بکەم هەتاوەکو زووە بیفرۆشم یان چاوەڕێ بکەم بەرزە بێتەوە کورد دەڵێ ئەوەی لەسەر سەبرانە لەسەر خێرانە چاوەڕوان بن خوا گەورەیە زۆر سپاس هەندرێن وەرتی سەرۆکی سەندیکای زەڕینگەران کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکانتان جیاواز لەم بابەتە بابەتێکی تر کە زۆر گرنگە و بە تایبەتی لەم بارودۆخەیە کە ئێستا ناوچەکە هەیەی و ناوچەکە تێوەی گلاوەم جەنگەکە هەیە بارودۆخی ناجەنگ و نەشەڕ بابەتی نەوتە بێگومان نەوت ئەمڕۆکە لە بازاڕەکانی جیهان نرخەکەی گۆڕانکاری بەسەرهات و ئەمڕۆ بەرزبوونەوەی تۆمار کرد بەرزبوونەوە کە ژابم شێوەیە کە من ئێڵم سەرەتا ماوەی ڕۆژانی پێشووتر بەهۆی ئاگربەستەکەەوە وەکوتم بارودۆخی ناجەنگ و نەئاشتیە ماوەی ڕابردوو نەوت دابەزینێکی تۆمار کرد بەهۆیەوەی کە گەشتبینی هەبوو بۆ دانوستان بەهۆی کە بە تایبەتی لە پێش داخرانی بازاڕە عراقچی ڕایگەیاند وتی کە گەری هورمزمان بە تەواوەتی کردەوە کە بێگومان
کاردانەوەی زۆری بە دوای خۆیان هێنا بە تایبەتی لە ناو خۆی ئێرانەوە. نرخی نەوت دابەزی بەڵام دوا بە دوای ئەوە بە تایبەتی ئەمڕۆ لەگەڵ کرانەوەی بازاڕەکان نرخی نەوت بەرزبوونەوەی تۆمار کرد. هۆکارەکەی بوو هۆکارەکەیەوە بوو کە ئێران پاشگەز بووە لە کرانەوەی گەروی هورمز و وتی هەتاوەکو گەماروی دەریایی ئێران بەردەوام بە ئێمەش هورمز ناکەینەوە، هەرچەندە لە دوای تویتەکەی عراقچی ڕۆژی شەممە کەشتێکی زۆر بە گەروی هورمزات تێپەڕیوە کە زۆرترین ئاستا لە ماوەی دەستپێکی جەنگەکەەوە هەتاوەکو ئێستا، بەڵام بە تایبەتی لە ماوەی دوێنێ ڕۆژی ڕابردووە هیچ کەشتێک بە گەروی هورمزانە ڕۆشتووە لە بەرەوەی کە یەکەم ئێران تەقەی لە دوو کەشتی کردبوو کە یەکیان کەشتی هندستان بوو، یەکێکیانەوەترێت کە هی فەڕەنسا بوو و هەروەها ئەمریکاش دەستی بەسەر کەشتێکی ئێران ئاگرتووە. ئێران هەڕەشەی کردوتی کاردانەوەی تونمانە بێ، دواتر وتی نەخێر لە بەرەوەی کە هەندێک لە خێزانی ئەو کارمەندانە کە لە کەشتێکەیە بوون لەوێ بوونیان هەبوو لەبەر ئاسایشی ئەوان لەبەر تەندروستی ئەوان پاشگەز بووینەوە لە کاردانەوەی تون. هەموو ئەمانە ئەمەوێ بڵێم کە کاریگەری لەسەر نرخی نەوت دروست کردیسانەوە نرخی نەوتی بەرز کردەوە بێ بزانێکین کە ئایا هێزی ئەگەری دانوستانەکان زیاترە بێت یا ئەم ناسەقامگیریانە کە من ئێستا بۆم باسکردن. نەوتی برنتە تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بە 94 دلار و 88 سنت بوو، نەوتی تەکساس بە 88 دلار و 32 سنت بوو. بینیمان ماوەی ڕابردوش نەوتی تەکساس بەرزتر بوو لە نەوتی برند، یەکێ لە هۆکارەکانیەوە بوو کە خواست لەسەر نەوتی ئەمریکا بەهۆی ئاستەنگەکانی گەروی هورمز بەرز بووبووەوە. غازی سروشتیش لە بازاڕەکانی جیهان بە 2 دلار و 72 سنت مامەڵی پێوەکرا و ما هەموو ئەو شتانە بوو کە دەربارەی نەوت پێویست بوو بزانین، نەبێت چاوەڕێ بکەین بزانێکین کە ئاخۆم چی بەسەردێ بارودۆخی دانوستانەکان و ئایا ئەسڵەن دانوستانەکەن یاخۆت نا. جیاواز لەم بابەتە جوتیاران ینی جوتیارێک ڕێگەیەکی چارەسەر بۆ بازارکردنی گەنمی جوتیارانە خاتەڕۆ. ساڵانە حکوومەتی عێراق گرفت لە بەردەم وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێم دروست دەکات و جوتیارێکیش بە 3 ڕێکار لە ڕێگەی کورسات نیوزەوە چارەسەری بنەڕەتی بۆ بە بازارکردنی گەنمی جوتیاران خستۆتە ڕۆ. ڕێکەوت قادر ئەڵێت خاوەنی بەرهەم و گەنمی زۆر باشین ئەتوانین بێ چاوەڕێکردنی بەغداد بە باشترین شێوە بەرهەمی جوتیاران ساخ بکەینەوە ئەگەر حکوومەتی هەرێم ڕیفۆرم لە ساخکردنەوەی بەرهەمی گەنمی جوتیاران بکات. دکتۆر بڕیار ڕەشیدیش ئەڵێت کە بۆ براجوتیارەکانمان ئەمە وتەی خۆیەتی لە پەرلەمان بە کۆی دەنگ 4 بڕیارمان پەسەند کردووە، باسی هەر 4 بڕیارەکە ئاکات. ئەڵێ یەکەمیان ڕاگررتنی وەرگرتنەوەی قەرزی جوتیارانە هەتاوەکو پەسەندکردنی بودجە و بڕیاری دووەم کە پەسەند کراوە لە دیاریکردنی نرخی گەنمە هاوشێوەی ساڵی ڕابردوو. ڕێکاری سێم و بڕیاری سێم هەڵوەشانەوەی سیستەمی حەجەبی پێشوەختە پێشڕادەستکردنی گەنم و بڕیاری چوارەمیش خەرجکردنی شایستە داراییەکانی جوتیارانە. ئێمە حدودەکان کۆنتترۆلکەین ناکرێت گەنم و جۆ لە تورکیا و لە ئێران و لە وڵاتانەوە بێ لە کاتێکا مە خاونی دایان دەشتی گەورەین. ئەمە نقطەی زۆفی ئێمەیە بەڕاستی، چونکو لە ڕاستیا گەنم ئێمە دنیای ئاشمان هەیە لە هەرێمی کوردستانە لە تورکیا و لە ئێران و گەنمیان بووە بەڕاستی ئەمە نقطەی زۆفی ئێمە. خاڵی دووهەم کە زۆر گرنگە ئێمە و بەرهێنەرەکان ڕاکێشین. ئێمە دنیای سەرمایه‌داری لۆسۆزمانێ دوێنێ لە چەمچەماڵ و کارەساتە ڕوویدا شانیاندا بەر کۆمەڵێک بەرپرسیارەتی گەورە و ملیاران دیناریان بۆ لە قەوماوان کۆ کردەوە. بەڕاستی ئەمە حکوومەت دەتوانێت و بەرهێنەران بانکان ناکرێت پارەی وڵاتە هەمووی لە مەسەلەی شق و بینا سەرفکرێت لە کۆنکرێت و شیشا سەرفکرێت بەشێکی و بەرهێنەران ڕاکێشین. ئێمە دەشتی گەورەمانێ، دەشتی شارە زورمانێ، دەشتی پشتەر و بتوێنمانێ، دەشتی شەمامکمانێ، دەشتی کەندێناومانێ، دەشتی گەورەی هەولێرمانێ، دەشتی سندی و زاخۆمانێ. لە هەر دەشتێکا کۆمەڵێک معامیل و کارخانەی گەورە دابنێن بۆ ئەوەی ئەم گەنمە بەشێکی بۆ نان بێ، بەشێکی بۆ عەلەف بێ، بەشێکی بۆ نیشاستە بێ، بەشێکی بۆ مرەبا بێ. مۆزوعەکە تەنها گەنمیش نیە کێشەکە، 2 ڕۆژتر کێشە لە تەماتە دروستە بێ، 3 ڕۆژتر کێشە لە بەرەمی هەنارا دروستە بێ. ئێمە ئەگەرمانێ بڕیکین بەڕاستی بێ بەم شێوازە بکەین لە ناو خۆمانە دایان هەزار هەلی کار دروستەکەین، دەرفەتێکی گەورە دروستەکەین بۆ ئەوەی بەیانی خەڵکی توی ڕاکێشین پارەکەش ناچێتە دەرەوە. خاڵی سێهەم بەڕاستی ئێمە ئەبێ لە ناو وەزارەتی کشت و کاڵا ئەو فۆرمی کە تا ئیسا لەسەری ڕۆشتون کە ئێمە لە ناو وەزارەتە خەڵکی دڵسۆزمان زۆرە، بەڵام شێوازی هەیکەلی وەزارەتەکە بە جۆرێکە کارکردن تیا تۆزێ زەحمەتە لە بەڕێکردنی ئیش تۆزێ ئاسان نییە. لەبەرەوە بێ هەیکەلی وەزارەتەکەش گۆڕانکاری بەسەرا بێت، داتابیسێ بۆ جوتیار دروست بکرێ، جوتیار کێیە، پێناسی جوتیار کێیە و لەگەڵەوەی هەموو جوتیارێک داتابیسێکی خۆی هەبێ. ساڵان ناکرێت دایان هەزار جوتیا بە ئارەزوی خۆی تەماتە بکە، شووتی بکە، گەنم بکە. ئەبێت تۆ بزانی پێویستیە دوای اقتصادی چۆنە، پێویستی شارەکان چۆنە، شارێکی وەکو سلێمانی چەند هەزار تەن تەماتەیەوێ، شووتیەوێ، کاڵێکێوێ، گەنمی بەپێی ئەمە تۆ دای ڕێژین نەخشە ڕێگای بۆ بکەیت.
هەرچەندە لەخوا بەزیابێ هەتاوەکو ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە ینی زیانی ئەوەندە گەورە و زیانێک کە قابلی قەرەبووکردنەوە بێ بەهۆی جەنگەکەەوە بەرینەکەوتۆ بەڵێ لێرە و لەوێ هەندێک کاڵا هەندێک شمەک و هەندێک بابەت گران بووە بەڵام بە لە بەرچاوگرتنی قەبارەی جەنگەکە بە لە بەرچاوگرتنی قەبارەی گۆڕانکاریەکە ئەکرێ بڵین کە هەتاوەکو ئێستا لەخوا بەزیابێ بە سەلامەت دەرچین هەندێک بابەت هەندێک کاڵاوە کوتم لێرە و لەوێ گران بووە یەکێک لەم بابەتانە ئەلەفە بەرزبوونەوەی نرخی ئەلەف زیانی بە خاوەن پرۆژەکان گەیاندووە بەڵام ڕامان مستەفای پەیامنێرمان لە هەولێر لەم بارەیەوە زانیاری زیاتری لایە بابینەری زانیاریەکانی بینووە گەڕێمەوەلاتە. سڵاوتان لێبێت و ئەو کاتتان باش بەهۆی گرژیەکانی ناوچەکە بە شێوەیەکی گشتی و گرانبوونی نرخ و کاڵاو بەروبوومەکان لە بازارەکاندا دیارە گرفتی گەورەش بۆ خاوەندەوازینەکان دروست بۆ لە ئێستادا ئەوەی کە هەیە بەشێت لە خاوەندەوازینەکان تووشی گرفتی گەورە بوون تووشی زەرەر و زیان بوونە بەهۆی ئەوەی کە علەف لە بازارەکان دەگران بۆ و ناتوانن بە نرخی جاران بە نرخی پێشووتری هەڵگیرسانی جەنگ کە نرخەکەی هەرزان بۆ ئێستا بەدەستی بێنن بۆ ئێستا من لە سنووری پارێزگای هەولێرە دەواجین یەکەم کە خاوەنەکەیم لەگەڵدای قسەی لەگەڵەکەم بزانم دۆخەکەی چۆنە تا چ ڕادەیەک تووشی زەرەر و زیان بوون قوربان سڵاوت لێبێ ئەو دۆخە چیە ئێوە تووشی بوونە تا چەند زیان من بوون بە قورعان ئەو دۆخە دیارە یعنی لەبەر غاز و گاز و علەف و یعنی هەموو شتەکان بەڕاستی هەموو شتەکان هەر یەک و دنیا هەموو شتەکانە ئێستا ئەمە لێرە قاعامان هەیە ئێستا ئەمە بەڕاستی یعنی مارەکەمان حازر نەبوو بەس لەبەر ئەو دۆخەی مارەکەمان فرۆشت بەڕاستی یعنی چکە غازەکە گرانە گازەکە گرانە علەف گرانە بە تەواوی چۆڵ بووە داوازینەکەتان فرۆشت ئێستا تەوا فرۆشت یعنی حازریش نەبووی بەس فرۆشتمان یعنی لەبەر غاز و گاز و ئەو شتانە زەرەرەکە زۆرە بەڕاستی باشە نرخی علەف چۆن ئێستاوی ئێوە ئاگاتان لێ نرخی علەفی ئێستا 850,000 لە سەرمان یەک تۆن پێشتر بە چەند بوو پێشتری بە 700 بوو بە 720 ئەو شتانە بوو ئێستا هەر تەنی تقریبا 130-140 دیناری هاتە سەرێت تەنی علەفی غازەکە پێشتری بە 8 نیلۆماندات ئێستا غازەکە بوویتە 32-33 هزار غازمان لۆ دێت گازەکە هەروەتر یعنی لە هەموو بارێ و لە هەموو گران بووە لە هەموو ڕۆیشەوە ئێستا لێرە تووشی زەرەر و زیان بوون لەو بە هەرزانتر فرۆشتان چۆن بوو چۆڵتان کرد تەبعاً کو توش نابین ئەمە ئەلێرە چیلۆی مریشیمان لەسەر بە 2600 دیناری لەسەرمان ڕادەوەستیتن 2600 دینار لەسەرمان ڕادەوەستی ئەمە ئێستا بە 2400 دینار بە 2350 دیناری دایتمان ئەو زەرەرەکە زۆرە بەڕاستی تقریبی چەندتان زەرەر کرد بە قورعان تقریبی ئەومان نەکردێ بە زەرەرەکە زۆرە ئەتوکە هەر لێک چیلۆی 200 دیناری فەرقبی لە معدەری زۆر دەکات 200 دینار زۆرە باشە ئەوە وای کردو ئێستا لە با بڵین مریشک نرخی لە بازاردا بەرز بوویتەوە وایە ئێستا بەرز بووە بەس دابەزیەوە بەرزی و نزمیە کاست بەرزی و نزمی دەکات دابەزیەوە ئەو بەرز و نزمیە نازم بەستراو دێتێن نازم مەوزوعچیە یعنی نابێت لە ڕۆژێکی 200-300 دینار دابەزیتن هەستیتن بەڕاستی ئەو لۆمە زۆر مشکیلەیە باشە پێتان باشە چ کار ئاسانیەک بکرێت چ داواکاریەک باشە بۆ ئێوە بۆ ئەوی تووشی زەرەر و زیانمەند بە قورعان حکومەت دەبی تەمەشای وەزعی بکاتن نابی یعنی ئێستا احتیمالی هەیە بەستوو زۆر بێتن ئیشی بەستووی بیتن ئەو سعراوها بەرز و نزمی دەکات بەڕاستی یعنی ئیشەکە زۆر قڕز بۆ لە سەرمان زۆر هەموو مەوادەکە هەمووی گران بووە ئەوانەی دیکەوەی کە تا چەند ئاگاداری داوازینەکانی دیشە دۆخیان وایە هەر ئەمە نیمە هەمووی وەیە هەموو داوازینەگوۆیە هەمووی بە سوتەمەنی بە علەفی بە غاز بە هەموو شتێکی بەڕاستی لەسەری گران ڕادەوەستی زۆر دەست خۆش بێت بەڵێ وەکەوەی کە ئەو هاوڵاتیش ئاماژەی پێدا دیارە گرفتەکە بە تەنیا گرانبوونی علەف نییە دیارە سوتەمەنیەکانیش بە تایبەت غاز و هەروها گازیش بە هەمان شێوە کاریگەری زۆری خستۆتە سەر ئەو خاوەن داوازینانە کە گران بووە لە سەریان وەک ئەوەش ئێستا ڕاستەوخۆ لەلام بۆ ئاماژەی پێدا دیارە بە شێوەیەکی بەرچاو زیانی بەرکەوتووە بەهۆی ئەو دۆخەوەتوە هەموو ئەو مریشکانێک کە لە داوازینەکەی هەبوو فرۆشتوێتی بە نرخێکی هەرزانتر بە ئەوی زیاتر لەسەر زەرەر نەڕوات و بۆ ئەوی زیاتر زەرەرمەند نەبێت ئەم دۆخە بەردەوامەوە کە ئاماژەی پێدا لەوەتەی با بڵێن کە هەبووە بە ئەو دۆخەی کە دروست بوو لە گرژەکانی ناوچەکە هەیە لە گەروی هورمز بە تایبەتی ئەم دۆخە دروست بووە تاوەکو ئێستاش بە تەواوەتی چارەسەر نەکراوە.
لە هەولێرەوە چمە کەرکووک بەهۆی دواکەوتنی موچەکانیان فەرمانبەرانی فەرمانگەی لیژنەی چاودێری تەندروستی کەرکووک بۆ چەند سەعاتێک بایکۆتی دەوامکردنیان کرد. مامەڵەی هاوڵاتیانیان ڕایی نەکرد و قەرەباڵغیەکی زۆریش دروست بوو. دوای گەیشتنی ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبوونەوەی لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەکە بڕیاردرا فەرمانبەران دەست بەکار بکەنەوە مامەڵەی هاوڵاتیان ڕایی بکەن. ئەحمەد کەرکووکی بە فەرمانبەرانی فەرمانگەکەی وت لەگەڵ بەرپرسانی تەندروستی کەرکووک هەوڵی چارەسەری موچەکانیانێن، بەڵام نابێ ببنەهۆی پەکخستنی کاروباری خەڵکو و دەوام نەکەن. برادێک نامەی بۆ ناردم هەر لە ماڵ دەرچووم بۆ دەوام بڕۆم ئەم حەشامەتەم بینی بەڕاستی پێم قورس بوو، پێم هەزم نەکرا. هاتم زام چییە مەسەلە بە شێوەیەکی کتوپڕ چوومە ژوورەوە وتیانێمە 3 مانگە موچەما وەرنەگرتووە. ئێوتم ڕەحمەتان لەبێت تۆ من بە نوێنەری خۆت بزانە، غێر تەلەفۆن بۆ منەکەی، ینی کەیسەکە بە من ئەڵێ ئەم خەڵکە چی بڵێت، دوایەوە تۆ ئەگەر لە جیاتی هەرێمی کوردستان ئەبێت چی بکەیت؟ ئێمە هەمومان لە یەک پاپۆڕین لە هەشتی بەیانیەوە خەڵکیان نەم بەردەمەوەستانەوە هین و ئەو تۆ هەیە لە 6ەوە هاتووە ئەوە تا لێ بەردەمەوەستاوین یەک کەسی یان نەکردو بۆ فەحسێ چاو هاتوین، هەمووی بۆ فەحس چاو هاتووە. سەرێک ئەڵێن جەمعەت لە ژوورە و نامدا کۆبنەوەی سەری ئەڵێ ڕاتب نەهاتووە، سەری ئەڵێ ڕاتبەگەمان کەمە و نایکەین. ئێم خەڵکە تاوانی چێ بابە یا نەیکەن، ئێمە هاتوین جازەکەمان تازەکەین بۆ فەحس چاوەکەی چین لێ لە دارەی مروری ئینجازەکەمان تازەکەین بەس بۆ فەحس چاو هاتوین. ئەمە خەڵکە گشتی بۆ فەحس چاو هاتووە. هەر گوتیان ئێستا هەتا و بەڕێزە نەهات ئیشەکان ڕای نەکرد بەزەوە بەڕێزات تەماشاکە ئێستا کەس نما لە بەردەکەی ئیشەکە الحەمدوللا جێبەجێ بوو. وەڵاهی دەیانگۆ معاملەکەتان دەسووتێ بەس دیارە ئیشەکەمان ڕایی بوو ئیشاڵە ناسووتێت. وەک هەموو ڕۆژێک لێرە دیسانەوە گرنگترین پێشاتە ئابوووریەکانی ئەم بارودۆخەی ئێستا و گرنگترین پێشاتە ئابوووریەکانی کاتی جەنگتانە دەمە بابزین ئەمڕۆ کە چی ڕوویداوە ئەوەی کە هەیە دەربارەی عێراق هەناردەی نەوتی کەرکووک جێهان لە چەند ڕۆژی داهاتووە دەست پێکات کە ئەمە بابەتێکی گرنگە بێگومان بۆ عێراق لەبەرەوەی کەمەیەکێکە لەو ڕێگە جێگرەوانە کە عێراق ئەتوانێت هەتاوەکو ئاستێک ئەو کورتێنانە کە لە ڕێگەی گەڕی هورمزە بۆی دروستە بێ قەرەبووی بکاتەوە. بە تەواوەتی ئابم پەلەپەلەش ناتوانێت بێ بە جێگرەوەی هورمز، بەڵام باشە ینی خراپ نییە بە تایبەتی لە کاتێکا کە نرخی نەوتیش بەرزە ئەتوانێت لە ئاستێکا داهاتەکان بۆ عێراق قەرەبوو بکاتەوە. ئەمریکا دەستی بەسەر کەشتێکی نەوت هەڵگری ئێرانی داگرت، ئەمە بابەتێک بوو کە لە ماوەی شەوی ڕابردوو ڕوویدا. ئەم کەشتیە لە مالیزیاوە سەرڕێکەوت بوو، بەڵام ئەمریکا تەقەی لێگرت و دەستی بەسەراگرت. وەکوتم ئێران وتی کاردانەوەی تونمانە بێت، دواتر ئێران وتی لەبەر خانەوادەی هەندێک لە کارمەندەکان کە لە کەشتێکەکەی بوون زۆر وردەکاریشی نەخستوتە ڕوو، ئەڵێ جارێکە کاردانەوەکان ڕاگرین، بەڵام ئەمە خراپ لەسەر ئەمریکاکەوێت. هەروەها چین نیگەرانە لە دەست بەسەراگرتنی کەشتەکانی ئێران لەلایەن ئەمریکاوە. ئەزانین چین وەکو وڵاتێکی هاوپەیمانی ئێران ناسراوە و بابەتێکی زۆر گرنگ کە بۆ چین هەیە ئەوەیە کە بەشێکی زۆری نەوتەکەی لە گەڕی هورمزەوە دابین نەکات و 90% ئەو نەوتەش کە ئێران ئەیفرۆشێ کڕیارەکەی چینە. بۆیە ڕەنگەوەیەکی لە هۆکارەکان بێکە هاواری لە پێیا بووە هەرچەندە ڕەنگە و نەوتە با 100% دیش بێت کە ئێرانە یا بە چین ئەوەندە سیر و سەمەرە نەبێت کە چین نەتوانێت قەرەبووی بکاتەوە، بەڵام دیسانەوە نەوتێکە کە ئێران بەداشکانەوە بە چینی ئەفرۆشە و بابەتێکی گرنگە ئەم بابەتە بۆ چین و بۆ ئابووری چین. بابچینە لای بابەتەکانی تر جارێکی تر نرخی غاز لە ئەوروپا بەرز بووەوە، ئەم بابەتە دیسانەوە گرنگە. فشارەکان بە تایبەتی لە کەرتی وزەیە لە کەرتی نەوت و غاز و سوتەمەنیا لەسەر ئەوروپا هەتاوەکو دێت زیاتر ئەبێت و ئەو وڵاتانە بەردەوامی خەریکن ڕێکار ئەگەر نەبەر و بە تەواوەتی کەوتونە پەلەقاژە بۆ یەکەم بابەتە چارەسەر بکەن لەبەرەوەی لە ئاستێکی بەرزە پشت بە غاز ئەو غازە ئەبەستن کە لە وڵاتانی کەندا و بە تایبەتی قەتەرەوە هەناردە ئەکرێت و داخرانی گەری هورمز کاریگەریەکی یەکجار گەورەی لەسەر وڵاتانە دروست کردووە لەبەرەوەی کە لە ماوەی ڕۆژی ڕابردووە هیچ کەشتێک لە گەری هورمزەوە نەڕۆشتووە و تا شادەماری هاوردەی غازی سروشتی ئەوروپا بە تەواوەتی ڕێگەی پێگیراوە. پشڕانی ئینتەرنێت لە ئێران پێینا 52مین ڕۆژی خۆیەوە، هەتاوەکو ئێستا هیچ باسێک نییە لەوەی کە کەی ئینتەرنێت لە ئێران ئەکرێتەوە کەی هاوڵاتیان ئەتوان بە یەکسانی دەستیان بە ئینتەرنێت بگا. بۆیە ئەڵم بە یەکسانی لەبەرەوەی کە
هەندێک لە هاوڵاتیان لە ئێستا دەستیان پێگا حکوومەت هەڵی ئەبژێرێکێکی ئەتوانێت ئینتەرنێت بەکاربهێنێن نایشارنەوە ئەڵێن لەبەرەوەی کە ئەوانە زمان حاڵی ئێمن لە جیهانە جەنگ کاریگەری بەرچاویشی لەسەر بازاڕی کار لە ئێران دروست کردو کەم بابەتێکی ترا وڵاتێکی زۆر بە هۆی پەککەوتنی پیشەسازیشەوە لە کارەکانیان دوور خراونەوە. ڕەنگە ئیمارات ناچار بێت نەوتەکەی بە یوانی چینی بفرۆشێت. ئیمارات داوای کردووە لە ئەمریکا کۆبوونەوەی کردووە لەگەڵ گەنجینەی ئەمریکا کە ڕێڕەوێک بۆ وەرگرتنی دۆلار بدۆزنەوە کە بتوانێت بە قەرز دۆلار وەربگرێ بە نرخی کەم. ئەڵێ گەروانەکەن وە کورتێنان ڕوبەڕووی کورتێنان بمەوە لە دۆلار مەجبورم مامەڵەکانم بە یوان بکەم. ئەمە ڕەنگە فشارێک بۆ ئەمریکا بێت لەبەرەوەی کە هۆی بەرزبوونی نرخی دۆلارەوەیە کە مامەڵەکانی نەوت بە دۆلار ئەنجامەدرێ. لە کاتی دەستپێکردنی ئەم جەنگەشەوە شەمەی ڕابردووە وەکوتم دوای تویتەکەی عراقچی زۆرترین نەوت هەڵگر وە کەشتی بە گەروی هورمزا ڕۆشتون. هەروەها پێشبینی شەکرێت بەریتانیا 250,000 هەلیکار لە دەست بدات بەهۆی جەنگەکەەوە کامەش دیسان و کوتم یەکێک لە فشارانەیەکە لەسەر وڵاتانی ئەوروپی بەهۆی جەنگەکەەوە دروست بووە. ئەمە هەموو زانیاریەکانمان بوو دەربارەی نوێترین نوێترین پێشاتەکان یانی کە بەهۆی جەنگەوە لەسەر ئاستی جیهان و بە تایبەتی لە ناوچەکەش دروست بوون. من ئەمەوێ بۆ ئەم بابەتە بە تایبەتی کاریگەریەکانی داخستنی گەروی هورمز لەسەر ئابووری ئەوروپا و بە دیاریکراوی بەریتانیا بچمە لای پەیامنەرمان توانا عومەرکە لە لەندەنەوە لەگەڵمانە. توانا سڵاوت لەبێ و باسی وردەکاریمان بۆ بکە. نرخی بنزین چی بەسەر هاتووە، نرخی غاز چی بەسەر هاتووە و بارودۆخی بەریتانیا چۆنە؟ بەڵە زریان بەهۆی ئەو کاریگەری جەنگی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل دروست بووە و کاریگەریەکانی گەیشتۆتە ئەوروپا و بەریتانیاش بە تایبەتی دیارە ڕۆژانە نرخی بنزین بەرز و نزمی دەکا. ئەمڕۆ لەگەڵ دوێنێ کەمێک جیاوازی هەیە، دوێنێ نرخەکە کەمێک بەرزتر بوو. ئەمڕۆ چەند پێنسێک نرخەکەی دابەزیوە. ئەوەی لە پشتیشمەوە دیارەیە کە لەم بنزینخانانەی کە لە شاری لەندەنا دیارە دوێنێ نرخی 1 لیتر بنزین بە 1 پاوەن و 155 بوو، بەڵام ئەمڕۆ نرخەکەی دابەزیەوە بۆ 1 پاوەن و 53 پێنس بۆ 54 پێنس لە لاندی بنزیخانە ئەم جیاوازی هەیە بە 5 پێنس. بەڵام ئەم نرخە بە بەراورد بە پێش جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران بەرز بۆتەوە 120 بۆ 130 نرخانە بەرز بۆتەوە. دیارە هەر لەسەر بنزین و سوتەمەنینە کاریگەری لەسەر زۆر شتیتری ژیان کە پەیوەندی بە ژیانەوەی دروست کردەوە. جامن میوانێکم لەگەڵا دەمەوێت گفتوگۆیەکی کورد دەربارەی ئەمە بکەم بەڕست عەبدوڵڵا میراودەلی چالاکوان لە بەریتانیا و لە لەندەن. کە عەبدوڵڵا سڵاوت لێ بەگەر پێمان بڵێ ئەم کاریگەریانە بە تایبەتی لەسەر بنزین تا چەند بەزەقی دەبێت هەم خۆشت شۆفێری لێرە. سڵاو لە خۆتان و لە کەناڵا ئازەکەتان. بەڕاستی کاریگەریەکی زۆری هەیە ئەم شەڕەی کەندا و کە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران ژەلایەکی ترەوە کە بۆتە هۆی ڕێگری نەهاتن و نەگەیشتنی نەوتی خاو بۆ بەریتانیا بە تایبەتی و هەموو جیان بەگشتی. باسی ئەوم کرد کە دوێنێ نرخی بنزین کەمێک بەرزتر بوو. ئەمڕۆ چەند پێنسێک دابەزیوە. پێتان وایە لە ڕۆژانی داهاتوودا گەر کاریگەریەکانی ئەم جەنگە فراوانتر بن ئەم نرخە زیاتر بەرز دەبێتەوە یاخود چی بەسەر بێت؟ بەڕاستی بەرزی نزمی بنزین یاخود گاز پەیوەندی بە دوو هۆکارەوە. یەکەمین هەواڵەکان تاسەن خۆشن، یەک دووەمینیش کۆگاکان بۆ خۆیان لێرە بە کوربوتنی بە پێی پێخۆر پێداویستی دەدەن بە گاز و بنزین دەدەن بە گەراجەکان. کاک عەبدوڵڵا جگە لە بنزین بەگشتی لەسەر وزە لەسەر کارەبا سوتەمەنی ئەم کاریگەریانە لە بەریتانیا بەدی دەکرێت لە ئێستاداوە لەسەر هێڵەکانی گوواستنەوە لەسەر هێڵەکانی فڕۆکەوانی گەر باسێکی ئەممان بۆ بکەیت لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوودا باس لەوە دەکرا گەروی هورمز بەم شێوازە بەداخراوی بمێنێتەوە کاریگەری لەسەر هێڵەکانی فڕۆکەوانی زیاتر دەبێت. بزانام ئێستا نرخەکان شکەمێک بەرز بوونەتەوە هێڵەکانی فڕۆکەوانی بە تایبەتی بۆ ناوخۆی ئەوروپا کە پێشتر ئەم نرخانە زۆر هەرزان، بەڵام ئێستا بە دیاریکراوی بەزەقی دەبین لێ کەم نرخانە بەرز بوونە. بە دڵنیاییەوە بە نسبەت فڕۆکە بە تایبەتی کە ڕۆژانە فڕۆکەیەکی زۆر لە بەریتانیاوە دەردەچێودێتە بەریتانیا ئەوش پێویستی بە سوتەمەنیەکی زۆرە و هەروە کەشتەکانی شوەوە بۆتە هۆکاری ئەوەی هەم
هاتوچۆ کەم ببێتەوە و هەم پێداویستەکانی ڕۆژانەش هەر لە خۆراکەوە بگرێت تا ڕێگاتە جلوبەرگ و پێداویستەکانی تر کە بەهۆی کرێی تێچوونی کرێی گواستنەوە کاری کردوتە سەر نرخەکان. سەبڵام میراودەری سپاس کە لەگەڵم بوو زۆر سپاس. بەڵێ زریان ئەمە زانیاریەکان بوو لەسەر وزە من بەر لەوەی کە کۆتایی پێبێنم لەگەڵ تۆ دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم کە لەمڕۆوە لە شاری لەندەن هێڵەکانیش شەمەندەفەر تاوەکو کۆتایی پێنجشەممە یاخود سەرەتای ڕۆژی هەینی مانگرتنیان ڕاگەاندۆ بەشێکی زۆری هێڵەکانی شەمەندەفەر هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ لایەنێکی ئابووری کەم کارمەندانە داوا دەکەن لە حکوومەتی بەریتانیا لە هێڵەکانی گۆڕاستنەوەی بەریتانیا کە ڕۆژەکانی دەوامیان لە 5 ڕۆژەوە کەم بکرێتەوە بۆ 4 ڕۆژ بەبێەوەی کە هیچ بڕەپارەیەکیان لێکەم بکرێتەوە ئەمە کاریگەری لەسەر هاتوچۆ دروست دەکات لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا لە شاری لەندەن بەهۆی ئەوەی کە زۆرترین هاتوچۆکردن لە شاری لەندەن بە هێڵەکانی شەمەندەفەر هاوڵاتیان گەشتیاران بە هێڵەکانی شەمەندەفەر بە تایبەتیش هێڵەکانی ئەندەرگراوند ژێرزەمینەکان هاتوچۆ دەکەن بەشێکی زۆر لە ئەندەرگراوندەکانی شاری لەندەن نابن لەم چۆن ڕۆژەدا دەمەوێمە وەک زانیاریەک بۆ هاوڵاتیانی کورد یاخود ئەو گەشتیارە کوردانێک کە دێن بۆ شاری لەندەن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بیگوازمەوە کە هاتوچۆ کەمێک بە هێڵەکانی شەمەندەفەر ئاستەنگی بۆ دروست دەبێ و قەرەباڵەیەکی زۆر لە ناو پاس و شەقامەکاندا دەبیندرێ بەهۆی کە هێڵەکانی شەمەندەفەر شۆفێرەکانیان مان دەگرن لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا. سپاس پەیامنەرمان توانە عومەر لە لەندەنەوە لەگەڵمان بوو بەم گفتوگۆیە لەگەڵ توانە و هەروەها میوانەکەی کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.